بازاڕی دراوەکان لە هەرێمی کوردستان ساڵانێکی زۆرە. خەڵک پێی ئاشنایە و هەندێک کات بۆ تەجێی بێمتمانەی هاوڵاتیان و زۆربەی کاتیش هاوڵاتیان و بازرگانان لە ڕێگەی ئەو بازاڕانەوە مامەڵە داراییە ناوخۆی و دەرەکیەکانیان ئەنجام دەدەن. با درێژایی ساڵانی ڕابردوو ناو بەناو لەنێو ئەو بازاڕانەوە چیرۆکی مایە پوچبوون یان سەرهەڵدان و ئاشکرابوونی جۆرێک لە فێڵ و ساختەکاری و نزیمی پارەی بەشێک لە هاوڵاتیان بڵاو بۆتەوە. بەشێک لە بازرگان و خاوەن نووسنگەکانی ئەو بازاڕانە باسلەوە دەکەن کە جۆرێک لە فێڵ و ساختەکاری نوێ لە نێو بازاڕەکانی درا و حواڵەکردنی پارەدا سەری هەڵداوە کە بۆتە جێی مەترسی بۆ ئەو کەسانەی ڕۆژانە مامەڵە دارایەکانیان لە ڕێگەی بازاڕەکەوە ئەنجام دەدەن. نافێڵ کەیشێک من خۆمێکم لەوانە کە ڕۆژێک کەسێک هات بۆلام وتی 4,000 دلارم بۆ بنێرە بۆ بەخا بە ناوی خۆمەوە نردم و ناوی سیانی من چی ئەەکەم کە لەم کاتەیە تەلەفۆنەکەم بۆ مەکتەبێک ناوێک سیانی ئێمێ 4,000 دلار ئەڵم بۆ مخۆنەوە بە ناوی فلانی کوڕی فلان ناوێکی سیانی ئێمێ پێش ئەوەی ئەو کەسی من بڕوا کە پارەکەی بۆ ئەنێرم کەسێکی تر بە هەوی تەزویر ئەم باندە باندن ئەمانە هەوێکی یان پێ بە بەتاڵی ئەچن پارەکە وەگرن. ئەم شێوازە چۆنە؟ ئەم شێوازە تۆ مەسەنە شتێکەگری لە خواروی عێراق ئەو شوێنە یان ئەو سایتە ئۆنلاینە بەڕێزت ناناسێ ئەڵێ من بەچیا بزانم تۆ شتەکەم لێ ئەکڕی تۆ تەنها داواکەیت کە پارەکەت بۆ بنێرێ بۆ سلێمانی یان بۆ هەر شارێکی تری کوردستان بێ ئەو ئەڵێ نانێرم ئەوێ پارەکەم بۆ بنێری لەمە ناچاری شتێک دروستکەی کە وەکو بۆ نمونە سیقەیەک بێ تەلەفۆنی بۆکەی ئەڵێ من 4,000 دلارم نردووە بە ناوی فلانی کوڕی فلان لە فلان مەکتەبە لە فلان جێگە لە بەخا ئەتوانیت تاکید بکەیتەوە بزانی پارەکە بوونی هەیە کاتێک تو ئەم شتایی بەم کابرایە ئەم ناوەی ئەیتێ ئەویش کەسی حازریان هەیە هەوی بەتاڵیان پێ بە ئەسلی ڕێک ئەو ناوی کە تۆ پێدوتون ئەو ناوە سیانیە ڕێک پڕی ئەەکەنەوە بە تۆ ئەڵێن پارەکە نەهاتوە یان وەرنەژیراوە یان بوونی واتە ئەم پێشەوەی تۆ بچی ئەو کەسێ من بڕە پارەگری یەکسەر پارەکە ئەوان پارەکە ئەبن. چەندین مەکتەب لێرە ئەم حاڵەتەی لێ بەست هاتووە تازەترینیان مەکتەبێکە 160,000 دلار واتە 16 دلار بە ناوی کەسێکی سیانی نردوانە بۆ بەخا پێشەوەی کەسەکەی ئەمان بڕوە کەسێکی تر ڕۆشتە پارەکەی وەگرتووە و ئەو کەسانە کە پارەکانیان وەگرتووە ڤیددیۆیان هەیە و ڕسمیان هەیە و تەسکەرە شتەکان بەڵام هیچی ئەسڵی نییە وە ناشوانی لە بەخا بتوانانی ئەو کەسە بدۆزیتەوە کەس بەداوچوونی بۆ ناکات. ئاسایشی ئابووری یەکێکە لە دەستەواژە گیانیەکان و لە تەواوی بازاڕ و بۆرسە تایبەتەکانی ئاڵوگۆڕی دراودا بە فاکتەرێکی بەهێزی ئارامی و جێگری بازاڕی کاردا دەنرێت. لە هەرێمی کوردستان بەشێکی گرنگ لە ئاسایشی گشتی هەرێم تەرخان کراوە بە ئاسایشی ئابووری و لە بازاڕەکاندا چاودێریەکی وردی مامەڵە دارایەکان دەکەن بەڵام بە پێی وتەی خاوەنی نووسنگەکان و بەشێک لە بازرگانان ئەو بەشەن نەیتوانی وە کۆنتترۆلی تەواوی بازاڕ و مامەڵە دارایەکان بکەن. مەسەلەی ئەمنی اقتصاد لە هەموو دنیادا ئەمنی اقتصاد شتێکی زۆر مهمە چونکی کاتێک کە تۆ ئەمنی اقتصاد دێ سەرپەرشتی ناو بازاڕ و ناو نووسنگەکانت بۆ دەکات کۆمەڵێک کێشە لە کۆڵ دەکاتەوە یعنی ئێستا تۆ من ناتوانم بە کابرایەک بڵێم تۆ لێرە کاسبی مەکە ئێمە وەک ئەنجومەن ناتوانین یان پرسێک بە ئێمە ناکرێ و کابرایە دێتە ناو ئەو بازاڕێەوە ئیش دەکات کاتێک ئەو کابرایە دێ لە ناو ئەو بازاڕە ئیش دەکات دوکانێک بەکرێ دەکات ماوەیەک ئیش دەکات پیاوێکی سەرڕاستە کاسب بە ئیشەکە کۆمەڵک مشتری و خەڵک بۆ خۆی ڕایکێشێ لە دواییدا دەبێت بە چی پارەیە کۆمەڵی خەڵک تووشی زەرەر دەبێت مامەڵەی نابەجێ دەکایانەوە باگراوندێکمان نییە ئەو کابرایە لە کوێوە هاتووە ئەسڵەن زۆر کەسمان هەیە خەڵکی ئەمە کوردستان هەموو بە کوردستان دەزانین خەڵکمانەیە لە سووریاوە لێرە ئیش دەکات دیارە ئەوان کەمن بەڵام خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کوردی ڕۆژئاوامان هەیە لێرە ئیش دەکات ڕۆژهەڵاتمان هەیە لێرە ئیش دەکاوی باکووریشمان هەیە بەغیری ئەوەکەین بەڵام باکووری و ڕۆژهەڵاتیەکانمان کەمن ڕۆژاوایەکانمان کەمن بەڵام خەڵکی ڕۆژهەڵات زۆر لێرەیە کابرا لەوێ کێشەیەکی هەیە مشکلەیەکی ئێمە باگراوندێکی ئەو کابرایە نازانێت کابرا دێ لێرە نووسنگەیەک دادەنێ ماوەیەک ئیش دەکات
خەڵکی معامڵەی لەگەڵ دەکات دەبێت بە سەبەبی ئەوەی کە خەڵکێک تووشی لەوانەیە پارێک کۆمەڵ تووشی کۆمە زەرەر دەبێت و لەوانە نییە و کابراکەویش سەختەچی بێت بەڵام قووەتی معاملەکانی لە قووەتی خۆی زیاتر مامەڵە دەکات لە قووەتی خۆشی زیاتر مامەڵی کە تووشی زەرەر دێک دەبێت بە ناچاری پارەی ئەو خەڵکی ئەو بازارە دەخۆی پسپۆڕانی ئابووری و مامەڵەدارایەکان هەمیشە هۆشداری و زانیاری دەدەنە هاوڵاتیان و بازرگانان مەترسیەکانی فێڵ و ساختەکاری لە مامەڵەدارایەکاندا دەخەنە ڕوو بەمەبەستی کەمکردنەوەی مەترسیەکانی سەر ئابووری و پارەی نەختینەی هاوڵاتیان و ڕێگری لە پشێوی بازاڕی مامەڵەدارایەکان. من پەیامی هۆشیاریم بۆ هەموو نووسنگە سەرافی کۆمپانیا سەرافیەکان ئەوەیە کە ئەو بەڕێزانی کە بڵین حواڵەیان بۆ یانیان ئاێنەیە پارەتە داولکەن لە ڕگای هەیە وا باشترە هەوەیەکی فەرمی باوەڕپێکراو بێ باشترە. من داواکارم لە هەموو نووسنگە سەرافی کۆمپانیا سەرافیەکان یان بە ئیجازەی شۆفێری چونکە ئەمە کەمتر مەجای تەزویری وە بەڵێ ساختەکردنی تیاگرێ یان لەلایەن کارتی نیشتیمانیەوە کارتی نیشتیمانی زۆر باشەمانە تەزویری تیان ناکرێت و ئەوانەشی کە بڵین مەبلەغی زۆریان حواڵە بۆیە دوا باشترە برانی ئاسایشی ئابووری لێ ئاگادار بکرێت و یان کەفیلێکی لێوە بگیرێت بۆیە لەم حاڵەتانەیە زۆر جار خەڵکانی خراپ فۆکەسێکی زۆریان لەسەر بازاڕانی هەمەیە یەکی لەوانەیە کە وەکو باسم کرد لە ڕگای هەوی تەزویرەوە پێناسی تەزویرەوە و یەکێکتر لەوانە بڵین وەرگرتنی حواڵە لە جیهەتێکەوە بۆ جیهەتێکی تر باشە ینی بێنە ناو بازارەکانی ژێرە خەڵکانە بگرن بۆ نمونە ئەگەر بەڕێز بتێ حواڵەیە بکەی لە سلێمانیەوە بۆ هەولێر باشە بە جۆرێک لە جۆرەکە ناوەکە وەرگن لێەوە هەوێکی تەزویر دروستکەن و بێ هینە بچن لێەوە وەرگن بۆیە من دووبارەیەکەمەوە بەڕاستی وەداوەکارم لە هەموو مزارێبەکانی بواری ئاڵوگۆڕی دراو لەم بازارانەیە ئەبێ بە بەرچاو ڕۆشنی زیاترەوە زۆر ئاگادار بن و یەک پێشنیاری تریشم بۆ هەموو کۆمپانیا سەرافی نووسنگە سەرافەکان ئەوانەیە ئەو کەسانی کە زیاتر ئیشی حواڵاکەن لە بینی جهەتی نێرەر و مستەفیدا وا باشترە کە بەنامەیە ینی بەڕیسالە بۆ یەکتریان نێرن وا باشترە دوایی لە ڕگەی پەیوەندی تەلەفۆنیەوە پەیوەندی بکەنەوە چونکە ئەشێت تۆ موبایلەکەت هاک بکرێت لە ڕگەی ئەو هاکردنەوە مەبلەغێکی گەورە لە موبایلەکەی تۆ بۆ موبایلی جهەتی مستەفید بڕۆ خەڵکێکی زۆر تووشی زەرە بێ لەم ڕوانگەی بۆیە ئەو کەسانی کە زیاتر لە ڕگای بوەهینە بە تایبەتی واتساپ و ڤایپەر و تەلەگرام ئەمانەوە مامەڵاکن و لە ڕگەی پەیامەوە بڵین حواڵەکان بۆ یەکتریانن وا باشترە کە دوای ئەوەی کە پەیامەکەی بۆ ناد لە ڕگەی پەیوەندی تەلەفۆنیشەوە دڵنیایی لە نردنی پارەکە هەبێ باشترە بەڕاست. لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە نێو بازاڕەکاندا بە شێوەی نووسنگەی جێگیر و بازرگانی دەستگێر مامەڵە و ئاڵوگۆڕەدارایەکان ئەنجام دەدرێن و لە نێو سنتەری پارێزگاکانیش بازاڕی گەورەی تایبەت بە مامەڵەدارایەکان و دراو هەیە کە ژمارەیەکی زۆری بازرگانان کاری تێدا دەکەن و ڕۆژانە مامەڵە بە بڕێکی زۆری دراوە ناو خۆی و بیانیەکانەوە دەکرێت کە بە وتەی شارەزایان بەشێک لەو مامەڵانە دەبنە مەترسی بۆ سەرپارە و ئابووری هاوڵاتیان.